ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز لە ئەوڕۆتۆفیقم لە ئەڵقێم شەوی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر ململانێ ئیقلیمیەکان و کاریگەری لەسەر عێراق کەوتۆتە ناوچەیەکی گەرمی پڕ لە ململانێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هەمیشە لەگەڵ دراوسێکانیدا و لەگەڵ ئەو زلهێزانەی کە لە ناوچەکەدا بەرژەوەندی و ململانەکانیان لێرە پەرە پێدا و عێراقیان هەمیشە کردوتە مەیدانێک بۆ یەکلایکردنەوەی ململانەکانیان. عێراق پشکی شێری بەرکەوتووە هەندێک جار لە ڕووی زەرەر و زیانەوە. ئەوەی کە ئێستا دەگوزارێت ینی زۆرێک لە ڕووداوەکان بەرەو گۆڕانکاری دەچن بە گشتی لە ناوچەکەدا. ئێستا بۆ نمونە ئەمڕۆ وەزیری بەرگری تورکیا سەردانی هەم عێراقی کردووە هەم هەرێمی کوردستانی کردووە. گۆڕانکاریەکان بەو ئاراستەیەن کە عێراق لەگەڵ تورکیا و هەرێمی کوردستانی ژەنێویدا بەشێک بن لەوەی کە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەندێک هێزی دەرەوە بە تایبەتی پەکەکە کە لە ناوچەکەدا هەیە بەشدار بن بۆی کە هەم ئاسایش و ئارامی بە دیاریکراوی و کۆوان دێڵێن بگەڕێنەوە، هەم کە حکوومەت هێرێمی کوردستانیش لە ڕابردوو ڕێکەوتنی شێبوو لەگەڵ عێراق بە تایبەتی بۆ ئاساییکردنەوەی دۆخی شنگال ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێت. عێراق لە ماوەکانی ڕابردووشدا بەهۆی هەندێ گروپ و هەندێ میلیشیا کە بەرژەوەندەکانی ئێرانیان دەپاراز لە عێراقدا تووشی زەرەر و زیانی زۆر بووە. هەمیشە ململانەکانی ئێرانیش لەگەڵ وڵاتە زلێزەکان بە تایبەتی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراقدا لە زۆر ڕۆوە یەکلا بووە کردبیانە مەیدانی ڕوبەڕووبوونەوە زۆر جار ململانەکان گەیشتە ترۆپک و تیرۆرکردنی زۆرێک بینیمان کە یەشێ لە سەرکردە باڵەکانی ئێرانی لێکەوتۆ لە ناو خاچی عێراقدا. بەیانی دەست بەکاربوونی سەرۆکی نوێی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جۆ بایدنە. دیارە بە هاتنە سەرکاری دیموکراتەکان و جۆ بایدن بۆ دەسەڵات لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمیش کۆمەڵێک گۆڕانکاری بە دوای خۆی داهێنێ لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە دیاریکراوی لە سیاسەتەکانی لە عێراق و هەروەها بەرامبەر بە تورکیا و بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان و سووریا. تورکیاشمان بیر نەچێت کە لە سیاسەتەکانی جۆ بایدن و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەم کابینە نوێی ئەمریکادا بە شێوازێکی دیکە دەیانەوێت مامەڵەی لەگەڵدا بکەن، چونکە لە ڕابردوو تورکیا هەندێ لاساری لێرە و لەوێ لەگەڵ سیاسەتی و بەرژەوەندی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا جێبەجێکرد. عێراق دەکەوێتە کوێی ئەم ململانیانەوە لە داهاتوودا. ئاخۆ سیاسیەکانی عێراق، لایەنە سیاسیەکانی عێراق و هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان چۆن دەتوانن مامەڵەیەکی گونجاو و مامەڵەیەکی یەکسان بکەن و هاوتا لەگەڵ ئەو سیاسەتانەیە خۆیان بگونجێنن کە وڵاتە هەرێمیەکان و هەروەها وڵاتە زلهێزەکان خواستیانە لە عێراق و لە ناوچەکەدا جێبەجێ بکەن. هەرێمی کوردستان تا چەندە کاریگەرە بێ بە سیاسەتی داهاتوی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لەسەر و هەمویان و سیاسەتی جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چۆن ئەتوانین ئێمە لەگەڵ ئەم سیاسەتە نوێی ئەمریکا لە ناوچەکە خۆمان بگونجێنن. بە هەمان شێوە عێراقیش چۆن ئەتوانێ و خۆ ئامادەکاری هەیە بۆ هەڵبژاردننی داهاتوو کە بڕیارە لە مانگی دەدا ئەو هەڵبژاردنە بەڕێوە بچێت، چۆن خۆی بگونجێنێت لەگەڵ هەموو ئەو گۆڕانکاریانەی کە بڕیارە لە داهاتوودا لە سیاسەتی هەرێمایەتی و ململانی هەرێمایەتی لە ناوچەکە بێتە ئاراوە. ئەم شەوەی بە گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرانە و کۆمەڵی بابەتی دیکە پەیوەست بە عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز سەردار هەرچی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. کاک سەردار، ئەم کاتت باش. بە گشتی ئەمەوێ لەسەر کۆی ڕووداوەکان و ئەو گۆڕانکاریانی کە ئێستا لە ناوچەکەدا هەیە بە گشتی لە عێراق و لە هەرێمی کوردستان خوێنەوەی جەنابە بزانین. زۆر سپاس لە بۆ جەنابەت، سپاسان دەکەم بۆ داواتکردنمەوە بۆی دەرفەتان بەمدا لەسەر ئەم مۆزوعانە ئەندە قسە بکەین و لە بۆ بینەران شی بکەینەوە. ئەوەی ئیستا دەگوزارێ بابەتی گۆڕانکاری سەرۆکاتی ئەمریکایە کە بەیانی 46مین سەرۆکی ئەمریکا دادەنرێتن جۆ بایدن و 45مین سەرۆکی ئەمریکا کە دۆنالد ترامپە کۆشکی سپی احتیمالە ئەوڕۆ بەجێبێلیتن بێگومان
دۆناڵد ترامپ لە 2016 کە هاتە سەر حکم لەگەر ئێستای کە 2020 ئەمریکا باردۆخەکەی زۆر خراپترە کۆمەڵێک دۆسێ لە پاش خۆی بەزێدێلی کە هەر هەمویان ئالۆزی پێوە دیارە پێشەوەی هەر هەمویان چۆنێتی مامەڵەکردن لەگەر پەتای کۆنا و هەروەها سەرکرداتی ئەمریکا لە بۆ جیهان و پەیوەندی نێو دەوڵەتەکانی و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها مەسلەی دیموکراسیەت و کە لە جێ خۆی چەقیوە و هەروەها مەوزوعی گۆڕانکاریەکانی بەسەر ژینگەی جیهاندا دێتن بە تایبەتی مەسلەی گەرمبوونی زەوی یان وارمینگ گلۆبالیزیشن هە لە سەرەتاوە ینی سەرۆکی عێراق بەڕێز دکتۆر بەرهەم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەمیشە دووپاتیان کردەوە کە هەمیشە قبول ناکەن کە عێراق بۆتە گۆڕەپانی ململانەی ئەمریکا و ئیران بەڵام هەمومان دەمانزانی کە گۆڕەپانی سەرەکی لە بۆ ئەو ململانەیە عێراق دەبێتن بۆیە پێمان وایە کە پاشەوەی دۆناڵد ترامپ ئەو پۆستە بەیانی بەزێ دێلیتن ئەگەر هیچ گرفت ڕوونەدا و بایدن بێتە شوێن گۆڕانکاری زۆر بەسەر دێتن بەڵام دەبی لێرەدا باسی خاڵەکی زۆر گرنگکەین ئەویش ئەوەیە کە دیدی ئەمریکا تێڕوانینی ئەمریکا لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر گۆڕایە هەمان تێڕوانی نییە ئەوەی جاران ئەمریکا خۆیان ینی سیاست مەدارەکانیان دەڵێن ئەو زمانە بەسەردا چکەمە کە ئەمە 150,000 سەربازی ئەمریکی بنێرین لە بۆ عێراق یان لە بۆ ئەفغانستان بۆ ئەوەی شەڕ بکەن زیاتر داهاتەکانیان ماواردیان ئاراستەی ئاسیا دەکەن ینی سین لەبەرەوەی سین ڕکابارێکی زۆر زۆر بەهێزە کە بێگومان لە ناو بەرنامەکە دێن زیاتر بە تەفسیل باز دەبیشکەش باز بکەین کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەخۆی گۆڕایە ئەمێ ببوورەکە قسەکانە پێ بڕۆم بێ لەسەر خاڵا ینی ئێمە هەڵوەستە بکەین بە تایبەتی لە وەکو جەنابەدا مەژد پێدا دیدی ئەمریکا بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە سیاسەتیشی بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕاوە بەڵام ینی ئەم گۆڕانکاریە ئێمە لە سەردەمی ینی دۆناڵد ترامپدا بینیمان کە زیاتر بەلای بەرژەوەندی ئەمریکادا بووە بەرژەوەندیەکانی ئەمریکا بەلای ینی بەهێزکردنی ئابوووریەوە بوو بەڵام بەڕۆشتنی ینی ئیدارەی ترامپ و هاتنی ئیداری جۆ بایدن و دیموکراتەکان ئەم سیاسەتەر هەمان سیاسەتە بێ یاخود نەخێر ینی دیدی دیموکراتەکان بۆ سیاستکردن لەگەڵ دەرەوەی ئەمریکا و ڕووداوەکانی بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیاوازترە بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارە دەبی بەراورد بکەین نێوان ترامپ و بایدن دەتوانین بڵێن کە ترامپ سەرۆکێکی کاریزمایی بوو هەرچی بایدن سەرۆکێکی ئایدلۆجیە یعنی ترامپ تانی 75 میلیۆن دەنگ بەدەستبینی و هەمووشمان دەزانین ترامپ دۆناڵد ترامپ سیاسەتی نەکردووە کابراایکی بازرگان بووە بە گوتارێکی پۆپۆلیست توانیتی بێتە سەر حکم و لەو هەڵبژاردنەی 2020 74 میلیۆن دەنگی بەدەستینە کە هیچ سەرۆکێک لە مێژووی ئەمریکا ئەو دەنگەی بەدەستنەی ناجگە لە بایدن کە لەو زیاتری هیناوە لەبەرەوەی نوێنەرایەتی گوتارێکی شارەوەی ئەمریکای دەکرد ئەویش زیاتر ویلاتەکانی باشووری ئەمریکا یاخۆت سپی پێستەکان بە کورتەکەی مێژووی ئەمریکا بریتە لە ململانەیە یاخۆ شەڕ نێوان باشوور و نێوان باکوور زیاتر نوێنەرایەتی نەتەوەی لیبرالیزم دەکا کەچی باشوور نوێنەرایەتی نەتەوەی ڕەگەزپەرست سپی پەرستەکان دەکاتن مێژووی ئەمریکا زۆربەی ململانەی نێوان باکوور و باشوور بووە بایدن لە 1972 کە یەکەم جار هاتە سەر حکم شەشەمین گسکەترین قەزم هاتە سەر حکم وەکو کۆنگرێسمان شەشەم گسکەترین کۆنگرێسمان بووە و 6 جار دووبارە بوویتەوە لە ئەندامەتی لە کۆنگرس و 2009 کە کۆنگرسی بەجێ هێشت ئەندامەتی ئەنجومەنی کۆنگرسی بەجێش بۆ ئەوی بووتە جێگیری ئۆباما گەورەترین ئەندامی کۆنگرس بووە و مێژوێکی پڕی هەیە لە سیاست و ئەزمونێکی دوورودرێژی هەیە
بۆیە ئەمن وەسفم کرد کە وەکو سەرۆکێکی ئایدلۆزیە و لە کارەکانی زیاتر سەرۆکی لوزنەی پەیوەندیەکان بووە، سەرۆکی لوزنەی دادوەری بووە و داکۆکیکەر بووە لە دژی توندوتیژی ژنان، مافەکان، ئازادیەکان، جێبەجێکردنی یاساکان. بۆی ئەوەی ینی بەڕێی خۆم لەو 4 ساڵی داهاتوو کە دەیبینین سیاسەتێکی جیاواز دەبێتن کاکاوڕێ دەمە لێرە قسەشکە بلێم ئێمە لە منداڵی وە لەسەر یەک شت پەروەردە کراوین یاخۆت ڕۆژ تەسقیف کراوین ئەوش ئەوەیە کە کەسەکان لە ئەمریکا ناتوانن سیاسەتی ئەمریکا بگۆڕن لەبەرەوەی سیاسەتی ئەمریکا زیاتر دامەزراوەکان دادێنن ئەو قسەی ڕاست نییە. ڕاستە لە ئەمریکا دامەزراوەکان هەیە بە تایبەتی لە ڕووداوەکانی 6 مانگ بینیمان کە هێرش کرا سەر کاپیتۆل بینایی کۆنگرس دیتمان دامەزراوەکانی هەنەر ئیشی خۆیان دەکرد و بە سەرکەوتوی وای نەکرد کە واز لەو ئیشانە بینن، بەڵام کەسەکان کاریگەری زۆیان هەیە. بۆ نمونە بایدن سیاسەتی بە تەواوی جیاوازە لەگەڵ ترامپ لە ژینگە. ترامپ کاتە سەر حکوم پێش هەموو شتێک لە ڕێککەوتنامەی نێودەوڵەتی پاریس کشاوە ئەوەی تایبەتمەندە بە گەرمبوونی بڵێ وەڵمی گلۆبالیزیشن، هەروەها تەمینی سەحی یاخود بیمەی تەندروستی ئەوەی ئۆباما داینە لێ کشاوە و کێشێکی زۆری دروست کرد لەگەر هەموو هاوپەیمانەکانی ئەمریکا وەکو مەکسیکە، وەکو کەنەدایە، وەکو ناتۆیە، وەکو ئەڵمانیا، وەکو فەڕەنسا، لەگەر زۆربەی ئەوەکان هەروها ڕەگەر ڕێکخراوەکانی جیهانی لەگەر محکەمەی لە زۆربەی ڕێکخراوە جیهانیەکان شایەوە نێودەوڵەتی لەگەر بەڵێ منەظەمەی سەحی عالەمی دەلێن مەسەن ئەوەی ئەتو باست کرد کە سیاسەتی ترامپ سیاسەتێکی ئابووری بوو، سیاسەتێکی ئابووری نەبووە بەڵکو سیاسەتێکی کوردبین بووە، زیاتر چاوی لەوەی بۆ چەند ملیارێک لە سعودی عەربی دروستکەیان لە فلان دەوڵەت ئەوە، بەڵام کێشێکی زۆری دروست کرد لە بۆ ئەمریکا، مزداقیەتی ئەمریکای نێشت کە ئێستا لە سەردەمی بایدن پێویستە کارێکی زۆر بکە بۆ ئەوەی زارش کە متمانەی هاوپەیمانەکان و متمانەی ڕێکخراوەکانی نێودەوڵەتی بۆ ئەمریکای بگەڕێنتەوە. بۆیە حتا دەگەڕێمەوە لە بۆ پرسیارەکەی تو لە مەسلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش نەک لە بەرەوەی سیاسەتی هەردووکیان جیاوازە، بەڵکو حتا سەردەمەکەش جیاوازە. سیاسەتی بایدن جیاواز دەبێتن خۆی ناوچەکەش گۆڕایە. ئەو ناوچەی سا دەبینی وەکو جاران نەمایە، مەسەلەن دەبینین ڕێککەوتنامە کرایە بینی ئیسرائیل لەگە بەحرێن، لەگە ئیمارات، لەگە سوودان و لە ئایندەشی دوور لەوانەیە نەبیتن لەگەر سعودیا چەند وڵاتێشکەش ئەخیانی کاک سەردان ئەم گۆڕانکاریانە لە بەرژەوەندی سیاسەتەکانی ئەمریکا گۆڕاوە، ینی کاراسانیە بۆ سیاسەتەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا پێچەوانەیە؟ بێگومان ئەوان هەموو سیاسەتەکانیان لە بەرژەوەندی خۆیان دایدەڕێژن، بەڵام بۆ سیاسەتیان لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕایە چەند خاڵک هەیە. پێش هەمویان دیدی ئەمریکا، دیدی ڕۆژ ئەوە لە بۆ مەسلەی پەترۆل گۆڕایە لە شەڕی وڵاتانی عەربی لەگە ئیسرائیل لە 1967 و شەڕەکانی دواتر کە چەشی پەترۆل بەکار هات، کاریگەریەکی زۆری لەسەر ئابووری جیهان هەبوو. ئێستا لە ئەمریکای بە تایبەتی کە پەترۆلی سەخەری یاخود بەردی دۆزرایتەوە، نەفتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو ئەهمیەتەی نەمایە، جگە لەوەی یەکێک لە سیاسەتانی بایدن ئەوەی خۆی باس دەکە لە یەک وتارەکانی لە فۆرین ئەفێرس مەگەزین بڵاوی کردەوە بە خۆی بە تێرتەسەلی باسی سیاسەتی خۆی دەکاتن، باسی ئەوەی دەکات کە دەگەڕێتەوە لە بۆ ئەتفاقیەی پاریس و یەکێک لە ئاماژەکان ئەوەیە کە جۆن کێری وەزیری دەرەوەی سەردەمی ئۆباما کە لە سەردەستی ئەو ڕێککەوتنامەی پاریسی مۆر کردبوو کردیتە نێردەی تایبەتی خۆی بۆ ئەو بابەتە و پلانەکەی ئەوەیە تاکو 2050 ینی داهاتێکی زۆر تەرخان دەکاتن لە بۆ ئەوەی ژینگەی جیهان چا بکەن و هەرچەندە ئەمریکا لە 15 غازات بڵاو دەکاتەوە لە بۆ جیهان ژینگەی پیس دەکا، بەڵام ئەوان دەلێن ئەمە یاخود بایدن دەلێتن ئەو پلانەی کەدام نایە
وا دەکەم کە استثمارات بۆ بەرهێنانێکی زۆر لەو وارەی بکەین و زەخت دروستکەن لەسەر حتا وڵاتەکان دیکە بە تایبەتی سین کە یەکەم پیسکەری ژینگەی جیهانە بۆی ئەوەی خۆی کەم بکاتەوە یعنی مختصەرەکەی دیدیان لە بۆ مەسلەی نەفت گۆڕایە هەروەها مازاجی ئەمریکی لە بۆ شەڕەکان گۆڕایە و سێش نزبیان ئەوان بە شەڕی عێراق بە سەرکەوتوی دانانێن دەڵێن فەشەلمان ئینە لەو شەڕێ بۆیە جارێککە لەوانەیە لە منتیقەی نەبینین سەرباز بنێرن زیاتر احتیمادیان لەسەر دیبلۆماسیەتی کارا دەبیتن و مواردی خۆی زیاتر ئاراستەی سین دەکاتن منافسەی سین. کاگە سەردار ئێمە گەر لە ڕووی دیبلۆماسیەتەوە لە سیاسەتی ئەمریکا بڕوانین بە تایبەتی بەرامبەر بەسەر جەم ناوچەکەەوە ئەمە عێراق گەر بە نمونە وەربگرین چکە ئێمە وەکو جەناب دەزانانی ئەمە لە هەرێمی کوردستانین وەرێمی کوردستانیش سەر بە عراقی فدرالەوە لە ڕابردووە دوای ئازادکردنی عێراق لە ساڵی 2023 بەولاوە جۆ بایدن ئەو کات کە جێگیری سەرۆک بوو ینی پرۆژەیەشی داڕەش بۆ دابشکردنی عێراقەوە پرۆژەکە زۆر کاری لەسەر کرا بەڵێ عێراق بکاتە سێ پارچە بەڵام ئەم بیرۆکەیە لەو کاتانەیە ینی چۆنەڵی مؤەیدی نەبوو پشگیری نەبوو ئێستا کاتێک کە بایدن خۆی دەبێتە سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و خاوەنی پرۆژەیەکی ئاوها بوو بەرامبەر بە عێراق و دەویست لەو کاتانەیە بەرژەوەندی عێراق بەو شێوەیە دابش بکات پێت وایە ینی ئێستا بتوانێت لە تیمەکەی خۆی لە کۆشکی سپی و بە هەمان شێوەی ڕابردوو بیرکردنەوەی ئەگەر وابێت ئەو سیاسەتی جێبەجێ بکە بەرامبەر بە عێراق پێت وانە ئەمە ئاسانترە بێ بۆ مامەڵەکردنی ئەمریکا لە بەرامبەر عێراق و گۆڕانکاریەکانی کە بەخۆی وای بینێ بێگومان بایدن بەو ئەزمونەی کە هەیتی کە لە کۆنگرس بووە یعنی لە شەڕەکانی جۆرج بوشی باوک و کە لێدانی عێراق لەگە نەبووە بەڵام لە ڕزگارکردنی عێراق لەگەر بووە لە ئەفغانستان لەگەر بووە لە دائیمان پشتگیری ئیسرائیل بووە بەڵام لەگەر چارەسەری دوو دەوڵەت بووە هەروەها جۆ بایدن ئەم مەبەستم لێرێ ئەزمموی جۆ بایدن باسکەین شارەزای سیاسەتەکانی تورکیا لە مانتیقا یەک لە گوتارەکانی دەلێ ئەگەر بمە سەرۆک تورکیا دەبی بازێکی زۆر قرسدا لەسەر ئەو سیاسەتە تورکیا قەزم حکوومەتی تورکی بازێکی قرس دەبی بڵێ بازێکی قرس دەبیدا لەسەر ئەو هەڵانە لە یاخود ئەو سیاسەتانەی کە کردویتی هەروای ئەوەی جەنابەت ئاماژەت پێ کرد خۆی خاوەنی بیرۆکەی ئەوەیە کە عێراق یەک بخرێتەوە لەسەر بنەمای سێ ناوچەی ناوچەشی کوردی ناوچەشی سنی ناوچەشی شیعە یعنی هەر هیچ نەبی ئەمە دەبی لاانە ئیزابەکەی وەرگین ئەویش کە بایدن پێچەوانەی ترامپ کابراایش سیاسی نەبوو بزنسمان بوو بە گوتارێکی پۆپۆلیست هاست سەر حکم بەڵام بایدن جیاوازە ئاشنایەکی زۆری هەیە لە کێشەکانی منتیقا لە سیاسەتی منتیقا هەروە دۆستاتێکی زۆری هەیە لەگە سیاست مەدارانی منتیقا هەل لە سەردەمی بلێن ئەنوەر سادات و پێش ئەنوەر سادات و لە منتیقی ئێمە لە هەفتاکانەوە تاکو ئێستا هەموو سیاست مەدارەکان دەناسی لێ ئاسانترە بۆ ئەو چارەسەرێکی گونجاو بینێ ئەمریکاش بێگومان ناوێت تا هەر لە عێراق بیتن و نەتانی چارەسەرێکی سەرتاسەری بۆ عێراق بینتەوە بێگومان هەوڵ دەداتن کە چارەسەرێک ببێنتەوە بۆ عێراق و بۆ منتیقەش کە لە بەرژەوەندی ئەمریکا بێت لە بەرژەوەندی منتیقەکەش بی و لە هەمووشی گرنگترم پێم وایە مۆزوعی معاملەکردنیان لەوانەیە بەشێک لە تەوەری ئەو بەرنامەیەت چۆنێتی معاملەکردن لەگە ئیران بایدن لەگەرەوەیە کە ڕێککەوتنامەی ئەتۆمی کە لە سەردەمی ئۆباما کە خۆی جێگر بوو ئەو کاتە جارشکە دەگەڕێتەوە بۆ ئەو ڕێککەوتنامە لەوانەیە بە هەندێک مەرجینیوێ هیچ گومانی تێدانە ئەگەر ئەمریکا ئیرانیش ڕێککەوتنامەی نوێ بکەنەوە سەقامگیری بۆ عێراق دەگەڕێتەوە. کاک سەردار ینی باست لە گەڕانەوەی ئەمریکا کرد بۆ ڕێککەوتنامەی ئەتۆمی و هەر ینی بیرمان نەچێت لە چەند ڕۆژی ڕابردوودا ینی تیمی سەرۆکایەتی جۆ بایدن بۆ سەرۆکایەتی ئەمریکا ینی ئێستا کار لەسەرەوەکەن کە لە دوای دەست بەکاربوونی جۆ بایدن هەوڵەکان بۆ ئاراستەی بێکو جەناب دامەژت پێدا ئەمریکا بگەڕێتەوە بۆ ڕێککەوتنی ئەتۆمی لەگەڵ تاران بەڵام بە چەند مەرج و گۆڕانکاریەک دوای ئەوەی کە ئەمریکا گەڕایەوە بۆ ڕێککەوتنەکە و ئێران تا ڕادەیەک چۆنەڵی ینی
هێور بۆ لە ڕووی ئەو هەڵچوونەی کێسە هەیەی بەرامبەر بە ئەمریکا و بەرامبەر بە سیاسەتی ئەمریکا لە ناوچەکە و بەرامبەر بە سیاسەتی ئەمریکا لە عێراق بە دیاریکراوی کە ئەبینی هەمیشە بەرژەوەندەکانیان بەرێکەوتنی توندی بەرچاوەکەوێت لە عێراقدا ئەمە ئەبێتە هۆکاریشیەوەی کە تا ڕادەیەک ئەتوانین بڵێن ئەو 4 ساڵەی جۆ بایدن هەم بۆ ئەمریکا هەم بۆ ناوچەکان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراقیش هەیە منتر و ئاسایش بەرقەرارتر بێ؟ وڵات پێویستە سەرەتا هەندێک بگەڕێنەوە بۆ مێژوو ئەنگلیزەکان کە ساڵی 1970 تقریبان خەلیجی ئیرانیەکان دەنێن خەلیجی فارسی لە جیهان پێدێن خەلیجی فارسی عەرەبەکان دەنێن خەلیجی عەرەبیەوە ئیشیمانیە بەڵام نامەوێت لایەک ئەوبی کە بەجێیان هێشت ئەمریکا ناچار بوو ئەو بۆشایە پڕ بکاتەوە و بە هێز و قۆڵایی خۆی هاتە ناوچەکە و پەیوەندێکی زۆر تۆل لەگەر ئیران هەبوو و ئیران یەکێک بوو لە گرنگترین یان نزیکترین هاوپەیمانەکانی ئەمریکا لە سەردەمی شا و بەڵام دواتر پاش شۆڕشی ئیسلامی ئیرانی بووە ینی ئەمریکا بووە شەیتانی گەورە بۆ ئیران بووە سەختترین دژمنەکانی ئەمریکا و لە سنتەری بیۆ ئەوی ئەمریکی کە سەرژمێریەکان دەکا ڕابوچونەکانی خەڵک وەردەگری لە 10 جار کە پرسیاریان لە خەڵک کردیە چێ دژمنی یەکەمی ئەمریکایە 5,000 لەسەر ئاسی هەموو جیهان 5,000 ئیرانی یەکەم بووە یعنی میدیای ئەمریکی ئەوەندە ئیشی لەسەر ئیران کردووە و ئەوەندە ئیرانی وا پێشاندەوە هاوڵاتی ئەمریکی پێی وایە کە ئیران دژمنی یەکەمیتی ینی لە سینی برتەوە لە رووسایی برتەوە لە 5,000 تەنها بەبەر ئیران کەتیوە هیچ گومانی تێدانە کە ئیران هەڕێشەیەکی بۆ بوونی ئەمریکای نییە بەڵام سیاساتی هەردوو وڵات لەوانەیە وای پێشاندابی کە مەترسی یەکتر بۆ سەلانەکەی گەیشتە ئەو حەددا معاملەی ئەمریکا لەگەر ئیران جیاواز بوو لە سەردەمی ئۆباما و لە سەردەمی کلنتۆن خاوەنی ئەوەی بوو ئەوەی بە عەرەبیان دەگوت ازدواج الاحتواء المزدوج يعني هەم لە بۆ عێراق هەم لە بۆ ئیران ئۆباما زیاتر بڕای بە دیبلۆماسیەت بوو دیبلۆماسیەتی کارا تاکو گەیشتە حەدی ئەوەی کە ڕێکەوتن نامەی ئەتۆمی لەگەر ئیران مۆر بکە ترامپ لەو ڕێکەوتنامە چوە دەرەوە بەرهەموو شتێکی شێوان بەڕاستی ترامپ ئەگەر ڕای منت دەوێت مەترسی بوو لەسەر جیهان و لەسەر بەشەریەت بەڵام ئەوە بابەتەشکەیە سیاسەتی ئەوەی گرتە بەردژی ئیران سزا هەتا تونترین حەد هەتا ئەقسا حەد لەگەری بەکاریان گەیشتەوە کە چەند کەسایەتێکی دیاری ئیران وەکو قاسم سلێمانی تیرۆر کرد لە مەتاری یا فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا بێگومان ینی ئیرانیەکان کە دەلێن ئەوە کارێکی متەهور بوو بایدن خۆشی باسیەوەی دەکە زۆر ڕەخنە لەو ڕوودا دەگرێتن لەبەرەوەی دیراسەتی ئەویان نەکرد بوو و حتا سیاسەتی ئەو سزانەی کە لەسەر ئیرانە زۆر دیراست نەکراو بوو و پێیان وابوو کە ئیران چۆکدا دەنوێ و دەچی ڕێککەوتنامەکەی هەموار دەکات بە شێوازێکی یاخود بە شروتەشی نزمتر لەگەریان پێک دێتن وانە بوو ئیران تونتر بوو و لەگەر مەسلەی بۆ بەدەستینانی بەرنامەی ئەتۆمی زۆر هەنگاوی دیکە چوە پێش و بە هەر حاڵ ینی سیاسەتەکە گەیشتە حەدێکی وە لێوارێکی زۆر مەترسیدارە و ئەوەش ناسقامگیری بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان بۆ هەموو ناوچەکەی دروست کرد بوو بۆیە پێویستی پێ هەیە جارێککە پێداچوونەوە بەو سیاسەتە بکەن ئەوەی جۆ بایدن بۆ خۆی ئەلانی دەکە لە مەقاڵاتی خۆی لە نووسینی خۆی تیمەکەی کە باز دەکا ئەوەیە کە ئەوان جارێککە دەگەڕێنەوە بە ئەو ڕێککەوتنامە بە مەرجی نوێ بە شروتی نوێ ئەوان هەر تەنها ئێران وەکو هەرەشە نازان مەسلەی بەرنامەینەوەیەکە بەڵکو مەسلەی موشەکەکانی مەسلەی ناوچەکەیە گفتوگویەکی دیکەیان دەبیتن لەگەیران لەسەر هەموو دۆسیەکان ئێران لە سەردەمی ترامپ دانی بەخۆینا و دەویست تاکو بگاتە قۆناغی بایدن چکە بایدن لە قوتابخانەی ئۆبانیزم هاتیە ئەو قوتابخانەی کە ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەر ئیرانی مۆر کردیە
من پێم وایە ینی ئەوەی باز دەکرێتن و هەردوو لایەن احتیمال زۆرە جارێککە ڕێککەوتنامەکە مۆر بکرێتەوە بەڵام کاکسەدا ینی بێشمان بیر نەچێت دووبارە بکەوە بۆ بەس ئەو دوو جملەیە ئەو ڕستەیە قەزم ئەوەیە ئەگەر ڕێککەوتنامەکە مۆر بکرێتەوە لە بۆ ناوچەکە و لە بۆ عێراقیش سەقامگیری دەگەڕێتەوە. بیرمان نەچێت ینی زۆرترین زەرەر و زیان لە سەردەمی ترامپ ینی بەر ئێران کە ئەویش هۆکاری کشانەوەی هەم ترامپ بوو لە ڕێکەوتنەکە هەم زیادکردنی سزاکانی سەر ینی ئێران و بەرپرسانی باڵای ئێران بوو. بەڵام ینی بەڕای جەنابەت ئیدارەکەی ترامپ ئیدارەکەی بایدن و ئەمریکا و سیاسەتی ئەمریکا پێدوانێت لە قووەتی هێزەوە ئەوانیش بە هەمان شێوە بگەڕێنەوە بۆ ڕێکەوتنەکە و ینی زۆر تەنازول نەکەن بۆ ئێران چکە ئێران وای ئەبینێ بەڕاستی وەکو جەناب دەڵی چاوەڕێ ئەوە بوون کە بایدن بێتە سەر حکم و بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنامەکە. من بەڕای خۆم ئەگەر ترامپیش دەرچووبە هەم ئیران دەگەڕەوە ڕێکەوتنامەکە چکە باری ئابووری ئیران زۆر خراپە و هەم ئەمریکاش پێی خۆش بوو ڕێکەوتنامە مۆرکە لەبەرەوەی نەگەیشتە ئەو مەرامەی کە دەویست و هەندێک لە هەنگاوەکانی ترامپیش کە لە گۆڕینی ڕاوێژکاری ئەبنی ئەمریکی و ینی ئاماژە بوون کە ئەو زۆر تند بوو لەگەی ئیران ئاماژە بوون کە پێی خۆش بوو لەگەی ئیران پێک بێن بە تەسەوری خۆم ئیران دانی بەخۆی ناتاکو دەگاتە مەرحەلەی بادن پێک بێ بەڵام ئەگەر لە بایدنیش پێک نات بە هەر ترامپە دەبە هەڕێکەون چکە هیچ چارەسەری دیکە نییە. ئەگەر بێنە سەر ئەمە بۆ نمونەمە سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران و لە داهاتوشدا کە وەکو جەناب دامەژت پێداوە شیکردنەوەت بۆ کرد بەم شێوەیە بێ ئەگەر ئەمریکا و ئێران بگەنە ڕێکەوتنیشی یەکلاکەرەوە لەسەر دۆسەی ئەتۆمی ئێران. مەسەلەی تورکیا بینیمان لە سەردەمی ترامپ ینی بەڕاستی لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سووریا لە عێراق زۆرترین جوڵەی هەبووە زۆرترین دەستکەوتی بەدەستهێناوە زۆرترین بەرژەوەندی خۆی پاراست لە چوارچێوەی ئەو پەیوەندی باشی کە ینی خێزانی ترامپ لەگەڵ خێزانی ئەردۆغاندا هەیە بوو بەڕاستی. بەڵام ئێستا تورکیا ترسیشی لێ نیشتووە و دەیەوێت پەیوەندەکانی خۆی لەگەڵ ئەوروپا و بە دیاریکراوی لەگەڵ فەڕەنسا بینیمان کە پەیوەندیشی نامەگۆڕینەوە هەبوو لە نێوان سەرۆکی فەڕەنسا لەگەڵ ئەردۆغان سەرۆکی تورکیا. ئەم هەوڵی تورکیا بۆ ئاراستەی کە ئێوێ پەیوەندیەکانی لەگەڵێکێتی ئەوروپا باشکە و بەهێز کاتەوە بەوەیە کە ترسی هەیە لە سیاسەتی جۆ بایدن و ئەمریکا بەرامبەر بە تورکیا و بەرامبەر بە بەرژەوەندەکانی تورکیا بە دیاریکراوی لە سووریا و لە ڕۆژاوی کوردستان یان چۆنیە خوێنیتەوە جەنابە؟ ئەوە بەشەکە ینی مەترسی لە سیاسەتی بایدن سەرۆکی تورکیا ئەردۆغان باسی لەوەی کرد کە ئەوەن چاڕوان دەبن بزانن سیاسەتی بایدن چۆن دەبێت لەگەڵان بەڵام بەخۆیان باش دەزانن سیاسەتی بایدن لەگەریان سیاسەتێکی ئەوەندە برادەرانە ئەوەندە دۆستانە نابیتن وەکو ترامپ. بەشی تری ئەوەی ئەو گەڕانەوەی یاخود پاش کشەی تورکیا لەو سیاسەتانێکە کردیتی ئەوەیە کە پەیوەندەکانی تورکیا بەرەو ئاقارێکی زۆر خراپ دەڕواتن بە پێچەوانەی ئەو سیاسەتەی کە ئەحمەد داود ئۆغڵۆ سەرۆک وەزیرانی تورکیا پێشدانا بوو ئەو استراتیژی کە پێی دەگوت بە زیرۆکردنی کێشەکان لەگەر دەوڵەتەکانی دراوسێ ئێساوی دەبینین ینی قوڵکردنی کێشەکان بوو لەگەر دەوڵەتەکانی دراوسێ. تورکیا کێشەی هەبوو لەگە عێراق لەگە سووریا کێشەی هەبوو لەگە یونان لەگە قوبرس لەگە ئەرمینیا لەگە لیبیای و یەکێک لە گەورەترین بنکەکانی سەربازی تورکیا لە سۆمالە لە مەقەدیشوە لە عنی لەوانەیە لە خالیکە زانەبی لە تورکیا لە سۆدان بنکەی هەبوو لە قەتەر بنکەی هەبوو بەڵا لەگەر وڵاتەکان دیکەوەی باسم کرد کێشەی گەلێک زۆر لەگە اتحادی یەکێتی ئەوروپا ببورن لەگە فەڕەنسا ینی پێدەچی خۆشیان بە خۆیاندا چووبوونەوە دەشزانن ئەو سیاسەتە تورکای دادەڕەمێنێ و کێشەی زۆر بۆ دروست دەکا بۆیە ئێستا پاشەکشەی کردیە لەو کێشەی لەو سیاسەتێک کە هەیتی و سەبارەت بە دیدی بایدن لە بۆ تورکای جگە لەوەی کە باسم کرد بایدن لە وەختی هەڵبژاردنەکان بەو شێوازەی باسی تورکای کردبوو لە بیریشمانەتی کە کاتی جێگری ئۆباما بوو وتارێکی زۆر بەقوەتی هەیە زۆر بەهێزی هەیە کە دەیگوت تورکیا ڕێگا بە داعش دەدا
داخلی سووریا بیتن ڕێگایان پێدەدا و ڕاهێنانیان پێ دەکا و پرچەکیان دەکانی سێ دەستەواژە یەک لە یەک مەترسیدارتر بوون هەرچەندە ئەو کاتە بایدن داوای لێبوردنی کرد بەڵام دیار بوو ینی دیدیان تێڕوانینیان لە بۆ تورکیا ئەوە بوو هەربۆیش ینی ئەو خێنەوەی بایدن دەلێت کە بێمە سەر حکم بازێکی تورکیا بازێکی قرس دەدا پەیوەند بڕوا ناکەم ینی ئەمریکا لەگە تورکیا پەیوەندەکەی بەجارێک بۆ پچڕێنیتن بەڵام کێشی نادا بەڵام بەر ئەگرێ بەو فراوانخوازی کە تورکیا مەبەستێتی لە ناوچەکە ینی بەدەستی بێنێ بەڕاستی ڕاستە بەڵام هەندێک بەرژەوەندی جیۆسیاسی هەیە تەحکوم دەکا بە بابەتەکان تورکیا ئەو هەوەکو جاران بە ئاسانی ناتانی یاری بکاتن بە کەیف خۆی مەسەن تورکیا گەر بێ عەفرین بگری ڕۆژ ئاوای بگریتن بە تەلەفۆنێک سەرۆکی تورکیا بتانی قەنەعەت بە ترامپ بینی ئەوە زەحمەتتر دەبێتن سیاسەتی ئەمریکا لە لیبیا و لە سووریا بەرامبەر تورکیا لەسەر ئەساسی بەرژەوەندی بوو و ململانیان بوو لەگەڵ رووسیا بەخۆم لەو ڕۆژانە یەک لە مەقالاتی جێفریم خیندەوە ئەوەی هاتە جێ برێت مەکۆرک بەخۆی ینی دام بەوە دەنێت دەلێ ئەمە هاوکاری تورکیامان کرد لە سووریا بۆ ئەوەی حافز ئەسە سەرکەوتنی یەکجاری بەدەست نهێنیتن و باسی ئەوەش دەکات دەلێ لە لیبیاش ئێمە هاوکاریمان کرد مەسلەوە بوو کە ڕێگر بن لە فراوانبوون یاخۆت نفوزی رووسیا لە مەنتیقەی زیاتر بڵاو ببێتەوە بەڵام بێگومان سیاسەتی ئەمریکا بەرامبەریان دەگۆڕدرێ و پێم وایە حەدێکیان بۆدا نەدرێتن یان دەبی تەماشای داهاتوو بکەینەوە زیاتر دەزانین بیرمان نەچێت هەر لەسەر گۆڕانکاری سیاسەتەکان و مەترسی ئەو وڵاتانەی کە لە هەرێمایەتی و زلهێزەکان کە بەرژەوەندیان هەیە لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوڕۆزەوە دیاریکراوی من ئەگەر ئاماژە بە ڕۆڵی رووسیا بکەم لە سووریا و ئەو هێزەی کە لەوێ هەیەی و پارێزگاری لە مانەوەی دەسەڵاتی بەشارەسە دەکات و پەیوەندیشی باشیشی لەگەڵ تورکیا هەیە لێسادا ئەوانیش بە هەمان شێوە ینی مەترسیان تا ڕادەیەک لا دروست بوو بەوەی کە ئەگەر جۆ بایدن ینی لە دوای دەست بەکاربوونیەوە پێدەچێت هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە زیاد بکەوە ئەوان داواکەن کە ئەم هێزەی ئەمریکا و مانەوەی سەربازی ئەمریکا لە سووریا ینی ئەمە نایاساییە کە خۆشیان لە ئەساسا بە شێوەیەکی نایاسایی لەوێن رووسیا ڕۆڵی چییە بێت لە دوایەوەی کە سیاسەتی جۆ بایدن و ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە سووریا تا ڕادەیەک تونترە بێت بەرامبەریان بەڕاستی رووسیا سووریای بە دوایین قەڵاتی هەژمونی خۆی دەزانێ و لەوێ مقاومەی کرد بۆ ئەوەی جێ پێی خۆی بێلیتن ئەوەی بینیمان هەندێک زار ئەمریکا نەک لە سیاسەتی تێناگەین هەندێک زار ینی حەست دەکرد ئەمریکا هەر سیاسەتی نییە مەبەستم زیاتر لە سەردەمی دۆنالد ترامپە و زیاتر هەموو لایەنێک هەموو نەتەوە کە زیانیان پێگەیشت لەو سیاسەتەی ترامپ ملەتی کورد بووە بە تایبەتی لە ڕۆژاوا کە عەفرین یەکێک بوو لەو شارانەی کە شارێکی ئارام بوو هیچ کێشەی تێدا نەبوو خەڵکێکی سیڤیل تێدا دەژیان و هیچ کێشیان نەبوو و تیرۆ لەوێ دوور بوو تورکیا گرتی و بە تەلەفۆنێک نێوان سەرۆکی تورکیا و لەگە ترامپ و قەناعەتی پێناوە گرتی و دواتر ناوچەکان دیکەی زۆربەی ئالۆز کرد لەو کاتەیدا ئەمریکا پاشەکشەی کرد دوای کەزانی هەڵی کە جایشکە گەڕاوە جارێککە پاشێکشە ینی کەس لە سیاسەتەکەی تێنە دەگەیشت وای پێشاندا هەندێک زار ینی وا هەز دەکرا کە هەر سیاسەتی نیە یاخود هەر استراتیزیەتی نییە هەروەها کاتێک کە لە شەریکە نەفتی سعودیا درا ینی خۆیان هەندێک زار گومان دەلێن ئیران لێدایە هەندێک دەلێن حەژی شعبی لێدایە بزەبە دیار نیە چێ لێدا نەسێلماندرا بەڵام ئەمریکا هیچ ڕنگدانەوەی نەبوو کە 5 تا 10 لە نەفتی جیهان ڕاوەستا لەگەر ئەوەشدا کاردانەوەیان نەبووە
بۆیە ینی هەندێک زار کە ترامپ وا پێشان دەدا بە کوردهارەکەی خۆما کە دەلێن سەرشێتەوە ئەوە بەڵام هەندێک زاروانە بووە بێدەسەڵاتی پێشاندەوە و ڕووداوش کەشمان دیت لە خەلیز ئەویشە بوو کە فرۆکەش بێ فرۆکەوان کە بەردراوە بەڵام هیچ کاردانەوەیان نەبووە. بە هەر حاڵ دەگەڕمە لە بۆ پرسیارەکەیت و رووسیا لە بەرامبەر ئەوەی کە ئەمریکا سیاسەتێکی سەر لێ شێواوی هەبووە بە تایبەتی لە سووریای سوودێکی زۆری لێ بینیوە و ناوچەکانی نفوزی خۆی فراوانتر کرد و شۆرتەی عسکەری خۆی و سەربازەکانی خۆیان حتا لە بۆ ڕۆژئاوای نرد و لە بۆ زۆربەی ناوچەکانی دیکەی نرد. استراتیزیەتی رووسیا ئەوەیە لە سەردەمی پۆتین یعنی خەون بەوەی دەبینی بە یەکێتی سۆڤێتی قەدیم و رووسیای جاران بگەڕێتەوە و بە تایبەتی لە سووریا و لە لیبیاش بێگومان پشگیری هەفتەری دەکرد لە بەرامبەر حکوومەتی وێفاق لەوێش دەوێت جێ پێی خۆی ببینیت بەڵام رووسیا ناتوانێتن بەو دەرەجەی ململانی لەگە دەوڵەتەکان دیکە بکە لەبەرەوەی کێشەی یەکجار زۆری هەیە کێشەی ئابووری هەیە کێشەی سوکانی هەیە خەڵکی رووسیا ڕوو لە کەمبوونەوەی زۆر خێرا دەکەن و لە ڕووی ئابووریشەوە کێشە یەکجار زۆری هەیە و گیرگرفتی ناوخۆیی بە تایبەتی مەسەلەی دیموکراسیەت و ئازادی دەربڕین ئەوە یەکجار زۆری هەیە. کاکسەدار وەکو وتمان ئێمە هەر لەسەر سووریا مێنمەوە وەکو وتمان ینی ئەو لایەنانی کە زۆرترین سوودیان لە سیاسەتی ئەمریکا بینی هەم رووسیا هەم تورکیا هەم دیمەشق بوو بەڵام زەرمەندی یەکەم لەوێ کوردانی ڕۆژاوی کوردستان بوون بە گۆڕانکاری ینی دەسەڵاتەکان لە ئەمریکا و بە هاتنی بایدن و بە گۆڕانکاری سیاسی و دیبلۆماسی و سەربازی کە لە داهاتوودا چاوەڕوانەکرێت زۆر بەهێزێکی گەورە بگەڕێتەوە سووریا ئەمە ئەتوانین بڵین لە بەرژەوەندی کوردانە لە ڕۆژاوی کوردستان ئەوەی زۆر سوودمان بووە لە سیاسەتە هەڵەکانی ئەمریکای لە سووریای بێگومان تورکیا هەموو جار تورکیا سوودی نەبینەوە لە هەڵەکانی ئەمریکا بەڵکو وەکو باسم کرد هەندێک جار ئەمریکا ڕاستەوخۆ هاوکاری کردیە بە تایبەتی لەوەی کە هێرشەکانی دوای کە ڕژێمی ئەسەد یاخود حکوومەت هێرشیان کردە سەر مەنتیقا ئەمریکا هاوکاری تورکای کرد کە بەرپەسیان ببتەوە و ڕێیان لێ بگریتن نێردەی ئەمریکا لە بۆ مەنتیقای جێفریەوەی هاتە جێی مەکۆرک خۆی باز دەکاتن بۆیە گۆڕانکاریەکانی کە دێتن بە تایبەتی ئەمریکا ئێستا برێت مەکۆرک زارشکەی داناوە لە وەکو نێردەری خۆیان هەم لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم لە بۆ باکووری ئەفریقیا لە بیرمانەتی کاتی خۆی کە تورکیا داوای لە دۆنالد ترامپی دەکرد کە مەکۆرک بگۆڕێ و ئەوەی هاتە شوێنی بڵێ دوور بخاتەوە ئەوەی هاتە شوێنی یعنی وا دەگوترێت کە نزیک بووە لە تورکیاوە زمانی تورکی دەزانیتن طبعا ئەوانە سیاسەتی وڵاتی خوانیان بەرژەوەندی وڵاتی خۆیان پێش هەموو شتەکە بەڵام بە هاتنی بایدن و بە هاتنەوەی برێت مەکۆر کە شارەزایە لە ناوچەکە شارەزای لە هەرێمی کوردستان شارەزای لە ڕۆژئاوە پەیوەندێکی زۆر تێرتەسەلی هەیە لەگەر هەموو کەسایەتیەکان هیچ گومانی تێدانە کە باردۆخەکەم ناتام بلێم زۆ باردەبی بەڵام باشتر دەبی لە سەردەمی ترامپ. باش کاک سەردار بۆ هەرێمی کوردستان سیاسەتی ئەمریکا هەمومانەزانین ینی سیاسەتێکی تا ڕادەیەک جێگیر بووە مامناوەند بۆ لە زۆربەی کێشەکانە ینی زۆر جار پشتی هەرێمی کوردستانی گرتووە لە بەرامبەر بەغداوە لە بەرامبەر هەندێک لە وڵاتانی ناوچەکە بەڵام لە زۆرێک لە کێشە گەورەکانی دیکەی کە پەیوەندی بارێمی کوردستان بە خاک بە نەتەوە بە نەوتەوە هەبووە زۆر جارێنی پشتی لە هەرێمی کوردستان کردووە سیاسەتی بایدن وەکو پێشتر کردووە ینی پشتی هەرێمی کوردستانی نەگرتووە ینی ئەگە دژیشی نەبوو بەڵام پشتی نەگرتووە لە سیاسەتانەیە لە سیاسەتی بایدنداوە لە ئیداری جۆ بایدن کە ئێستا جارێکی دیکە دەست بەکارەبێتەوە لە دوای ترامپ ئەتوانین بڵین هەرێمی کوردستان بەرژەوەندەکانی پارێزراوترە بێت و ئەتوانێت سەقامژیرتر بێ لە ڕووی سیاست و لە ڕووی پارێزراوی ئاساییشەوە یاخود نەخێر پێچەوانەیە ئەو کەوتۆتەوە سەر کورد چۆن سیاسەتەکە لەو کاتانە ئەمریکا زۆربەی سیاسیەکانیان کە باسی کوردستان دەکەن کورد بە دۆستی خۆیان دەزانن و هەر هەمویان باسیەوەی دەکەن کە لە ڕزگارکردنی عێراق لە 2003
تاکو ئیستا یەک سەربازیان لە هەرێمی کوردستان نەکوژا بەڵکو برینداریش نەبووە وەکو تێڕوانینی گشتی خۆیان لە بۆ کوردستان ئەوە خاڵی یەکەم دووش وەکو استراتیزیان هەروەکو خۆی نەبووە گۆڕاوە یعنی ئەمە لە بیرمە نوێنەریان لە بۆ هەرێمی کوردستان داواتمان کردبوو لە مەڵبەندی سێ بۆ ئەوەی وتارێک پێشکەش بکە یاخود کۆڕێک بەڕێوە ببە کە کۆڕەکەی بەڕێوە برد چەندین زار کادرانی مەڵبەندی سێ پرسیاریان لێ دەکرد لەسەر فیدرالیەت خۆی لێ دەدزیەوە بەڵام کە گەیشتە 2056 لە نووسینەوەی دستور ئەمریکا بە خۆی پشگیری فیدرالیەتی کرد ینی استراتیزیەتی لەگەر ڕۆژانە گۆڕدرا خاڵی هەر گرنگ لێرە ئەوەیە ئەوەی ئەمە دەیبینم کورد زۆر گەشت بینن بە هاتنی بایدن و بە دۆستی دەزانن ڕاستە بەخۆی دۆستی بەشێکی زۆری لە سیاست مەدارانی کووردە نەکرد بەخۆی بەڵکو ئەو تیمە لەگەری ئیش دەکەن ئەو تیمە دۆستن لەگەر زۆربەی سیاسیەکانی خۆمان هەم لە ناو یەکێتی و هەم لە ناو پارتیش بەڵام لە بیرمان نەچی یعنی بنەمای ئیشەکە ینی لەسەر خۆت ڕادەوەستی ئەگەر خۆت هەو نەبی بە خۆت بەهێز نەبی یەک ڕێزی ناو خۆت نەپارێزی نمونەی جوان پێشکەش نەکەی نەک بایدن لە بایدنیش زیاتر ئەگەر یەک بێتە سەر حکم دۆسی توی ناتانی هیچت بۆ بکە ئێمە لەو ماوەی پێشووی زۆر بەداخەوە ینی نمونەی جوانمان پێشکەش نەکرد ئێمە هەمیشە گوتارێکی زۆر تونمان پێشان داوە لەسەر سەربەخۆیی و لە ئەساسیشدا ئێمە لە بۆ سەربەخۆی ئیشمان نەکردەوە یعنی ئەگەر کاکاوڕێ پرسیار لە من بکەیت لە 2023 سەردار ئەگەر بەرنامە دانێ لە بۆ سەربەخۆی کوردستان ئەگەر چ دەکەیت یعنی پێش هەموو شتەکەم دەڵێن پێویست بە گوتاری تون ناکە پێویست ناکە باسی سەربەخۆی بکەیت دائیمە دەبا وتارەشی میانڕە و پێشکەش بکەیت سەرنجڕاکێش جگەلەوەی دەبا کۆمەلگای مەدەنی بەهێز بکەیت و دیموکراسیەت بەخۆت بکەیت لە کوردستان بیکەیە کانیەک لە دیموکراسیەت تاکو نمونەی جوان پێشکەش بکەی و ببتە ئەوەی کە جیهانی ئازاد و ڕۆژئەوە داکۆکی لێ بکەیان لێرە نمونەک بۆ بازەکەم تایوان کاتی خۆی ئەوانە لەگە حەزبی شوعی بۆ شەڕیان دۆڕاندیان ئەوانە چوونە ئەو دوورگەی تایوان وڵاتێکیان بۆ خۆیان دروست کرد ئەوە ناوی خۆیان کرد بووە سینی یەکەم جار لە حەفتاکان بووە زۆر دیموکراسیەت وڵاتێکی دیموکراسیان پێکینە ئەمریکا و ئەوروپا هەموو داکۆکی لێ کرد ئەمە ناڵێم ینی تەنها لە بە دیموکراتیەت داکۆکیان لێ کرد بەڵام دیموکراتێتیش بووە فاکتەرێکی بەهێز کە ڕۆژئاوا و ڕێکخراوەکانی جیهانی ئەوانەی داکۆکی لە وڵاتێک بکە پشگیری بکەن ئێمەش دەبووە هاوشێوە دیموکراسیەت بەقوت بکەین و هەروەها دەبا ئاسایشی خۆراک دابین بکەین ئەعمار دەست پێ بکەین بەڵام لە بڕ شەفافیەتمان هەبێ گەندەڵی نەمێنێ لە بەرپرس شەفافیەتمان هەبی گەندەڵی ینی کە دێ باسی گەندەلی دەکەی تاوانێکی گەورەیە بەرپرسینی کورد گەندەلی بکەن یعنی ئەتو مەزارت نییە گەندەلی بکەی ئەتو ملەتێکی هەموو مێژووی خۆت ئستەمت لێکراوە زلمت لێکراوە زلم لە ملەتت کرایە ینی هەندێک ڕوودا و کە باز دەکەن ئینسان خەمی پێدەخوار دوایینیان ئەوەی بەسەر ملەتی خۆمانی ئێزدی هات ینی ئەو ڕووداوانە وەر لێ دەکا کە هەرگیز نابی باسی گەندەلی بکەی بەڵکو سیستەمەکی دیموکرات دەستا و دەستی دەسەڵات ینی باسی ئەو نمونەی ئەو کەساتیان ئەوانەی ئیسرائیلیان دروست کرد دەڵێن خۆیان لە وەختی شەڕ خۆیان لە بەرامبەر موم یان فانووسدا دەنیشتن سەرۆک وەزیرانیان دانوستی دەیانگوت ئێمە دەبیوە کومەڵەتی خۆمان بژین ئێمەش دەبان نمونەیەکی وا پێشکەش بکەین بە هەر حاڵ ینی ئێمە دەبووە نمونەشی ئەوها پێشکەش بکەین ئەو وەختە هەموو جیهان دەیگوت کاکەوانش ملەتەکەن کە دەتوانن خۆیان بەڕێوە بن و لەو ناوچەشی ئەوەندە دواکەوتو توانیان نمونێکی دیموکراتی باسی پێشکەش بکەن بۆیە دەڵێم حتا ئەگەر بایدنیش دۆستمان بێ ئەگەر خۆمان هەو نەبین وڵای بایدنیش ناتانیسمان بۆ بکە زۆر باشە کاک سەردار لەسەر عێراقەمەوێ ینی جارێکی دیکە بۆستمەوە پرسیاری ئەوە بکەم چکە هەمووان نەزانین عێراق ئەم ساڵ قۆناغێکی گۆڕانکاری گەوری سیاسی بەخۆ دەبینێ کە ئەویش ینی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیار بوو لە مانگی حوزەیران بکرێت بەڵام مەسەخراوەتە مانگی دە بەوەی ئەوەی کە کۆمسیۆن ئامادەکاریەکانی تا ڕادەیەک ینی ناتوانێت بۆ جێبەجێ بێت تاوەکو مانگی 6 ئەم گۆڕانکاری گەورەیە کە دێتە پێشەوە لە سیاستدا لە عێراق و لایەنە سیاسەکان هەموو خۆیان ئامادە کردووە بۆم گۆڕانکاری گەورەیە چکە عێراق
لەوچێ دوای هەڵبژاردنەکان پێ بنێتە قۆناغێکی دیکەوە قۆناغێکی دیکەی سیاسیەوە و هاوکێشەکان زۆریان گۆڕانکاریان بەسەردابێت. ئەمریکا لە ڕووی سەربازیەوە هەمومان نەزانی لە ئێسادا تا ڕادەیەک کەم بۆتەوە لە عێراقداوە ئەگەر بایدنیش ینی دەست بەکار بێت هەمومان نەزانی سیاسەتی دیموکراتەکان وەکو جەنابیش دامەژت پێدا کەمکردنەوەی سەربازە لە دەرەوە و سیاسەتەکانیان بە شێوازێکی دیکە لەگەڵ وڵاتان ئاڵوگۆڕ پێ دەکەن. ئەمریکا ڕۆڵی چییە بێت لە هەڵبژاردننی داهاتوی عێراق و عێراق چۆن ئەتوانێت سیاسەتی خۆی ڕێبخاتەوە پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردن بۆ بەرژەوەندی خۆی لە ناوچەکەدا بە تایبەتی؟ سەرۆک وەزیرانی عێراق مستەفا کازمی کاتە سەر حکم و ئەوانەی پشگیری دەکەن لە حکوومەتی عێراقی هەڵێکی زۆر گەورە دەکەن کە پێیان وایە ئەگەر هەڵبژاردننی پێشوەخت بکەن ئەوان کوتلێکی پەرلەمانی بەهێز دروست دەکەن و لە هەڵبژاردنەکان دەبنەوە. من پێمانی ئەو تێگەیشتنە ڕازبیتن لەبەرەوەی مستەفا کازمی مەسەنەگەر بیەوەی لە هەڵبژاردنەکان بباتەوە دەبێت چەند هەنگاوک بکات چەند شتێک پێشکەش بکات چەند گۆڕانکاریەک بکە بەلێنەکانی جێبەجێ بکە تاکوی سەنەیتانێ هیچ لە بەلێنەکانی جێبەجێ بکە هەرچەندە پشگیریەکی بەشێکی زۆر لە ئەحزابی هەرێمی کوردستان و هەندێک لانە دیکە و پشگیری ئەمریکا هەیە پشگیری بریتانیا هەیە پشگیری لە زۆر لە لانەکانی دیکەی هەیە بەڵام تاکوی سەنەیتانە کێشە سەرەکیەکانی عێراق چارەسەر بکە باس لەوە دەکاتن کە دەوێ ئەو چەکەی کە لە دەرەوەی دەوڵەتە لە وەشێ و سلاح المنفلت نەیتانێت تاکوی سە چارەسەر بکە گومرکەکان نەیتانە بگەڕێنتەوە کێشەکە گەندەلی هەرۆک خۆیتی خزمەت گوزاریەکان هیچ ئاسوەیەکی بۆی نییە کە چارەسەر بکرێت بۆیە ئەگەر هەروەها بەردەوام بیت و نەتانیتن تاکو انتخابات کە هیچ ماوەیەکی ئەوەی ناتانی بیباتەوە بەڵام پێم وایە ئەوان ئەو سیستەمەی کە دایان نایە ئەویش کە سیستەمی کراوە یاخود لیستی کراوە بۆ ئەوەی بووە زیاتر کێشە دروستکە لە ناو هەندێک لیستەکان لە لایەنێکی دیاری کراو کە پێیان وایە ئەگەر لیستەکە بەو جۆرە بیتن کێشە و گیرگرفت لەوانەیە دروست بکاتن یعنی بۆ ئەوەی خۆشمان دەبێ باس لەوەی بکەین کە ئەو سیستەما گرفتە کە چەند زۆر بیتن بازنەکان بۆ کورد بۆ نەتەوەکان کەمە نەتەوەکان زەرەری زیاترە لێرە دەتانم نمونەک بینمەوە کاتی خۆی کە عێراق یەک باز نەبوو ژمارەی کورسەکانی ئەنجومەنی نوێنەران نزیکەی 250 بوو ئێمە 76 تا 77 کورسیمان هەبوو ئێستا کە ژمارەی کورسەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گەیشتۆتە 328 کورسی ئێمە پێمابی 55 کورسیمان هەیە بەو ستایلەی نوێ یاخود بەو نیزامەی سیستەمی هەڵبژاردننی نوێی کە بازدەکانی زیاد کردی لەسەر هەموو پارێزگاکانی عێراق کورد زەرمانتر دەبێ و ئەحزاب زەرمانتر دەبێ و کورسەکانمان زۆر زۆر لەوە کەمتر دەبی یەک دووش با فکر لەوەی نەکەینەوە کە بازنەکان زۆر بوو دیموکراسیترە نەخێر مەرجە دیموکراسیتر بێتن بەڵکو لە ڕووی دیموکراسی لەوانەیە هەندێک گرفتیش دروست بکە لەبەرەوەی لە بازنێک مەسەنە گەسێ کە سەڵبژێن یەکێک 20,000 باتەوە دووەم 19 باتەوە سێم 18 باتەوە 20ەکە دەڕوا 18 و 19 ئەگەر کۆی بکەوە ئەو دەنگانە هەمووی بە خەسار دەچی لە بۆ کەمەنەتەوەکان وەکو کووردە تورکمانە کرد و ئاشوورە ئەوانی تریشە زیانێکی زۆریان پێدەگا چکە دەنگەکی زۆرمان لە پارێزگاکانی دیکە بە فیرۆ دەچی پێم وانە کێشەکانی عێراق بەو هەڵبژاردننی پێشوەختە چارەسەر بێتن یاخود بەو سیستەمە نوێی هەڵبژاردن چارەسەر بکرێتن بەڵکو لەوانەیە کێشەکان قوڵتر بیتن و من مەترسی لەوەیە کە کورد ئیستا چەندین لاوااسترە لە ناوەند زیاتر استیقلالی دەکەن هەوڵ بدەن دەستکاری دستور بکەن یاخود هەمواری بکەنەوە لێرەشدا مەترسێکی زۆر لەسەر فیدرالیەت دەبیتن هەندێک لە بەرپرسانی عێراق باسیەوەی دەکەن کە پێویستیمان بە گرێ بەستێکی نوێ ناتوانین بەڕاستی گرێ بەستێکی نوێ کەمتر لە فیدرالیەت لە گەریان مۆر بکەین. گەلێک سوپاس بۆ کاک سەردار هەرچیان دامیان جوانی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان کە لە سۆدەکانمان لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان سوپاس بۆ شیکردنەوە وردە واقعەکانت و بۆ وەڵامداوانەکانت کاک سەردار سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەشکرا تا بێگەشتنەوەشی دیکە خواتان لەگەڵ.